بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ڕەوشی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا چۆن باشتری بکەین لایەنە سیاسیەکان چەندە پەیوەندیان لە نێوان یەکتردا بەهێزە چی بکرێت بۆی کە کوردستانێکی بەهێزمانە بێ و حکوومەتێکی باشترمان هەبێ لەوەی کە ئێستا هەیە دەزانین ڕخنە لەسەر ئەم حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستانە لایەنە سیاسیەکان چیان کردووە بۆ ئەمە و پەیوەندی لایەنە سیاسیەکان بە وڵاتانی ناوچەکەەوە گفتوگوۆیەوە دەکەینەوە دەرفەتانی کاتوونەتە پێش لە ناوچەکە بۆ کورد لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان چەندە دەتوانین کورد بێگرتووی ئەم دەرفەتانە بخۆزێتەوە و ڕەوشی خۆی لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی تۆکمەتر و دامەزراوتر بکەم بەبەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان دکتۆر سڵاو لێبێ بەخێرات سەرساو زۆر بەخێر بی دکتۆر با ڕوانینی جەناب بزانین لەسەر گۆڕانکاریەکانی ناوچەکە ئەوەی کاتوتە پێش بۆ کورد لە ڕۆژاوی کوردستان و هەم پرسی ئاشتی لە تورکیا کە ئێستا دەچوڵێنرێ چۆنی دەبینی؟ بەناوی خۆی گەورە مهرەبان سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی خۆشەویست بێگومان گۆڕانکاری ڕیشەیی لە ناوچەکەیە ڕوویان داوە و ڕوش ئەدەن و بێگومان پەیوەندی بە ڕەهەندە سیاسی و ئەمنی و اینجا ئابوووریەکانی ناوچەکەەوە هەیە و ئەو گۆڕانکاریانە بۆ کورد وەکو نەتەوەیەکی ستەم لێکرا و کە 100 ساڵ زیاتر ئەستەمی لێ ئەکرێ هەلی زێڕینی تایە ئەگەر کورد بتوانێ ژیرانە ئەو هەلە بقۆزێتەوە و بتوانێت بە یەکگرتووانە مامەڵە لەگەڵ ئەو دەرفەتەیە بکە ئیتر لە سووریا بێ لە عێراق بێ لە تورکیا بێ لە ئێران بێ کە ئەوە پارچەکانی کوردستانی گەورەیە بێگومان ئەبێتە هەلی زێڕین و دەرفەتی زۆر گرنگ بۆ گەلی کورد. باشە دکتۆر بە بڕایەوەی کە تا ئێستا هەیە لە ڕۆژاوای کوردستان هەڵوێستەکان لەوێت چۆن دەبینی؟ ینی لەجێ و چاوەڕوانیەدایە کە تۆ دەڵی دەرفەتەکان دەخۆزرێن ئەگەر بخۆزرێنەوە واگەر حەشیمانە مامەڵی لەگەڵدا بکرێت ینی پێ دوای حەکیمانە مامەڵی لەگەڵدا کراوە؟ یعنی بە بڕای من ئەوەی کە لە کوردستانی ڕۆژئاوا ڕوئەدا نابێت جا بکرێتەوە لەوەی کە لە عمومی سووریا ڕوویدا. سووریا ئێستا بە قۆناغێکی نوێیان تێ ئەپەڕێ گۆڕانکاریێکی ڕیشەیی لە دەسەڵاتدارێتی و حکومڕانی سووریا هاتەکایەوە زۆر پێویستە لە چوارچێوەی سووریا وەکو دەوڵەت کار بکرێ بۆ ئەوەی کە بەپێی دەستوورێکی نوێ کە بۆ سووریا بنووسرێتەوە و ئامادە بکرێ گەلی کورتایە جێگە و پێگە و ماف و ئازادیەکانی تیا زەمانەت بکرێ جێگیر بکرێ بۆی لەو سەرچاوە دەستوریەوە گەلی کورد لە سووریا تەواوی ماف و ئازادیەکانی خۆی دەستەبەر بکە و لێوە دەواازە بێ بۆ ئەوەی کە ناوچەکەش بەرەو استقراری زیاتر و بەرەو ئارامی زیاتر بڕۆ. باشە دکتۆر لە باکووری کوردستان ئێستا دەبینین دەوڵەتی قوڵ لە تورکیا پرسێکی ناوەتە پێشەوەش پرسی ئاشتیە هەندێک بە گومانەوە لێ دەڕوانن بەڵام کورد لە باکووری کوردستان زۆر بە خێرایی بە پیر بانگەوازەکەەوە چۆوەکو خۆیان دەڵێن ئێمە ئاشتیمان دەوێ ئەگەرچی جدیش نەبێ لەلایەن دەوڵەتی تورکیاوە ڕوانینی تۆ چییە لەسەر ئەو پرسە؟ هەر یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر نێوەندگیری کرد لە چەند ساڵی ڕابردووە لە نێوان تورکیا و لە نێوان پەکەکە و سەرکردەکانی پەکەکە بۆ ئەوەی کە بە ئاشتی بگەنە ڕێڕەوێکی تەفاهم و بە خەباتی سیاسی مافەکانی گەلی کورد لە تورکیا بێتە دی وەلو پێنەوەیە زۆر هاتوچۆ لە نێوان قەندیل و ئەنقەرە کرا ینی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر هەوڵیدا لەو ڕۆ و قەناعەتمان وایە کە ئەوە چارەسەری گونجا و شیا و دابین ئەکا دەچوونە قەندیل بەڵێ بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتوو ئەو کاتە چەند ساڵێک لەمەوە پێش لە قەندیلەوە و بۆ ئەنقەرە و سەردانەکان بۆ کوڵەی بە شێوازی بەردەوام هەبوو بۆی کە نزیک بوونەوە ڕووبە و شەڕ و کوشتار و خوێن ڕشتن کۆتایی پێبێت لە
لە دەوڵەت و تورکیا ئێمە قەناعەتمان وایە کە لە هەر ناوچەیەک لە ناوچەکانی کوردستانی گەورە لە هەر دەڤەرێک لەو دەڤەرانە لە هەر شوێنێک بێ کوردستانی گەورە پێویستی بەوەیە کە کورد ژیرانە و سیاسیانە خەبات بکە لەو دەوڵەتانەی کە تیادا بەش بوون و لەوێوە بەو مەرجەی کە ماف و ئازادیەکانی زەمانەت بکرێت و ئەوەش زمانی بەهێزە ئەوەش زمانی کاریگەرە و ئەوەش دەرەنجامیشی ینی دەرکەوتووە ئەوە تا لە عێراق لەگەڵ ئەو هەموو تێبینی کە هەمانە لەسەر پرۆسەی سیاسی حکومڕانی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەڵام هەر چۆنێک بێ هەنگاوێکی دەستوری نراوە وە لە دەستورا کورد جێگیر کراوە کە وەکو ماف و ئازادی حقوقی خۆی پارێزراوێ. باشە دکتۆر خۆت باس لەوە کردوتە یەکگرتووی ئیسلامی ڕۆڵی هەیە لە نێوان تورکیا و خەندیلیشدا لە نێوەندگیری لەوەی کە بێوێ ئاشتیەک بەرقەرار بێ زۆر جار ڕەخنە لەم پەیوەندیانەی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەگیرێ بە تایبەت سەردانەکانی جەنابی مامۆستا بۆ تورکیا یعنی ئەگەر بۆ ئەمە بێ کە جەنابەت باسیەکەی بۆ نێوەندگیری بۆ ئاشتی بێ چ خراپەیەکی تێدایەوە ڕەخنەی لێ دەگیرە بێگومان ینی هەموو سەرکردەکانی دنیا نەکەر لە عێراق و لە هەرێمی کوردستانیش پەیوەندی و علااقاتی جۆرا و جۆر هەیە لە نێوانیانە و ئەو پەیوەندیانە زۆر گرنگە کە بخرێتە خزمەتی دۆزی گەلی کوردەوە و بەکاربهێنرێ بۆی کە پشتیوانی بکرێت لە بەدەستهێنانی ماف و ئازادیەکان بۆ گەلی کورد و بەڕێز ئەمینداری گشتی مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین بەردەوام ئەو کەسایەتی کە کەسایەتێکی بەڕاستی جیهانی و ئیقلیمی و ناودار و گوێلەی گیراوە ینی ڕاوێژی پێکراوە و لە ڕاوێژەکەیە جەختی لەسەر ماف و ئازادیەکانی گەلی کورد کردوتەوە و جەختی لەسەرەوە کردوتەوە کە پێویستە هەردوولا بە ئاشتی و بە خەباتی سیاسی مافەکان بێن نەدی و ئەوەش ڕێڕەوە تەواوەکەیە لەبەرەوە بەکارهێنانی ناسراوی و کەسایەتی و کاریزمایی و پەیوەندی بۆ خزمەتی دۆزی گەلی کورد شتێکی ڕەوایە و شتێکی دروستە و پێویستیشە هەمانەوە. دکتۆر لە دوایین سەردانێ بۆ تورکیا باسی ئەوەی تێدا کراوە ئەوەی تۆ بیزانی ینی بۆ هەندێک دەیانوت بۆ مەسلەی پێگەێنانی کابینی دەیمی حکوومەتی هەرێمی کوردستانە مامۆستا کە سەردانی تورکیای کردووە لەوێ ئەم بابەتی لەگەڵدا باس من ڕاستی معلوماتم نییە کە ناوەڕۆکی سەردانەکە بۆچی بوو مامۆستایکی بۆ باز نەکردوون معلوماتم سەرۆکی حەزبەکەتانە ئەمینداری حەزبەکەیە بەڵێ معلوماتی ئەوم نییە کە باسی حکوومەت و باسی پێکهێنانی حکوومەت ئەوانە کرابێ بەڵام ئەوە ئەزانین کە سەردانەکە لە پێناوی پشتیوانیکردنە لە دۆزی گەلی کورد و گەیشتنە بە ئاشتی و ئاشتەوایی لە ناوچەکەیە. باشە دکتۆر لە باشووری کوردستان ئێمە لە دۆخێک داین بتوانین کە یارمەتی پارچەکانی دیکە بین خۆمانیانی لە دۆخێکی وەها داین سەقامگیر یەکگرتوو بین بەداخەوە ناوماڵی خۆمان لە هەرێمی کوردستان نەمانتوانیوە وای ڕێک بخەین کە بتوانین سەرمەشق بین و پشتیوانێکی بەهێز بین بۆ گەلی کورد لە ناوچەکانی تری یا لە وڵاتانی دراوسەیە لە پارچەکانی تری کوردستانی گەورەیە و ئەوەش بەڕاستی بە پلەی یەک مەسئولیەتەکەی ئەگەڕێتەوە بۆ یەکێتی و پارتی لە بەرەوەی کە نەیانتوانیوە حکومڕانیەکی باش بکەن بۆ خەڵکەکە و ململانێ و سراعاتی نێوانیان تەنانەت گەیشتە ئەوەی کە پارۆنانی قوتی خەڵکیش بەشکەن و بیبن و ناشەفافانە حکومڕانی بکەن بە شێوەیە کە خەڵک ئێستا حکوومەتی خۆش ناوێ ینی خەڵک حکوومەتی هەرێمی خۆش ناوێ بۆ خۆشی ناوێ لەوانەیە مامەڵەی لەگەڵا بکە یا بەرژەوەندی هەبێ لەگەڵیە بەڵام خۆشی ناوێ لەبەرەوەی حکوومەتی خەڵک نییە دەرکەوت کە حکوومەتی گروپ و بزنس و چەند دەستە و تاقمێکە ئەمە وای کردووە بێمتمانەی طبعاً بەرامبەر بە حکومڕانی حکوومەت داوەتەوە بێکێتی و پارتی ژمارەیەک ینی زۆرینە ناهڵبەتە بەس ینی بەپی ئەو ڕەخنانە بێ کە دەوترێ بەپێەوە بێکە بۆ نمونە دەوترێ خەڵک حکوومەتی خۆش ناوێەوە خۆدا ماژەت پێکرد حکوومەت دێسەیەکێتی پارتی زۆرینە تێدا ینی خەڵک دەنگی داوەتەوە بەم دوو حەزبە دەنگیشی پێدا بێ بەس خۆشی ناوێ بۆ لەبەرەوەی کە ئەزانەیە ئەم حکومە ینی ئەوەی کە دەنگیشی داوە بێکێتی و پارتی یعنی گەندەڵیەکان ئەبینێ بە چاوی خۆی و ئەزانێ حکومڕانەکە دروست نییە حکومڕانێکی دروست نییە
و ئەزانەیە 36 موچەی موچەخۆران خوراوە ینی دیار نەماوە بەناوی پاشەکەوت و بەناوی زۆرم لێ ئۆمانە ئەزانەیە کە ماف و ئازادیەکان وەک پێویست دابین نەکراوە ئەزانەیە کە حکومڕانیەکی خراپ داهاتی میلەت نەگەیشتۆتەوە بە خەدەمات و بە خزمەت گوزاری بۆم بۆ ئەمە ئاعترافی یەکێتی و پارتی خۆشیانە باشە یعنی ئەوە نییە بڵێ ئێمە ئیدعای بکەین دکتۆرکە خەڵک ئەمە دەزانێ وەردەنگیان پێدەداتەوە پێدوانیە پەیوەندی بەوە بێ بەدیلەکانی یەکێتی و پارتیش هیچیان ینی هیچیان پێنیە خەڵک وای لێک بداتەوە یانەوەی کە بڵێ لانی کەم حکومڕانی لە هەرێمدا و لەم دۆخەدا و لەم جوگرافیایە ڕەنگار بێکێتی پارتی بکرێ لە بریەوەی تەسلیمی هەندێک خەڵکی تر بکرێ با دوو ڕقم عەرزی جنابتان بکەم لە یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستانە دوای ئینتیفاازەی 91 یەکێتی و پارتی زیاتر لە 1986 دەنگەکانیان هێنا لە دوایین هەڵبژاردنە یەکێتی و پارتی بە هەردووکیان لە بینی 55 بۆ لە 1960 دەنگەکانیان بەدەستهێناوە واتە ڕێژیشی داڕمانی زۆر ڕوویداوە لە کەمبوونەوەی دەنگەکان بەڵام بەس بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشووتر دەنگەکان زیای کردووە من باسم لە یەکەم هەڵبژاردن بەراورد بە یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان لەو کاتەوە تا ئێستا زۆر دابەزیوە دەنگەکان لە هەمان کاتیشە ئەگەر دیقەت بێ ئەو سراع و ململانەی کە ڕوویداوە لە نێوان یەکێتی و پارتیە وای کردووە کە حکومڕانی یەکێتی و پارتی وازەح بێ بێعترافی خۆیان کە ئەڵێن خراپمان کردووە لەولاوە ئەو هێزانەی حکومڕانی کە جەناب باس لە هێزەکانی دەروە یەکێتی و پارتیت کرد کە حکومڕانی بەهێز کرا نەک بە قانون ئەو کاتە سیاستکردن معنایەکی نامێنێ بە معنای چی من پەرلەمانتار بووم لە پەرلەمانی کوردستان دکتۆر ڕێواز سەرۆکی پەرلەمان بوو و لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و جێگرێکەشی پارتی بوو و سکرتێری پەرلەمانی تورکمان بووی لەسەر پارتی حساب بوو بەحسەب بە پاسەوانی پەرلەمان ڕێگری لە من و هاوڕێکانم کرا کە بەشداری بکەین لە کۆبوونەوەی پەرلەمانی فەرمی لە هۆڵی پەرلەمان بە بڕیاری سەرۆکایەتی پەرلەمانی کە باسم کرد لە کێپێک هاتووە بۆ لەبەرەوەی ئێمە جەختمان لەسەرەوە کردەوە کە ئەبێ کۆبوونەوەکە بۆ بڕاردان بێ لەسەر موچە و دابینکردنی موچە بێ بۆ فەرمانبەران ئەم حکومڕ پاسەوانی پەرلەمان بەکارهێنێ بۆ من بەرامبەر بە من کە نوێنەری گەلم باشە ئەمە پێوترە حکم بەهێز نەک بە قانون چونکە نەپەیڕە و جاکە من کە پەرلەمانتار بم ئاوام بەرامبەر بکرێ خۆم و 21 هاوڕێیترم لە پەرلەمان ئەی ئەو خەڵکە لەسەر شەقام کاتێک کە یەک ناڕەزایەتی دەرەبڕێ چۆن بەهێز بڕ بۆیە حکمی هێزە کە حکمی هێز بوو نەک قانون ئەو کاتە ئەوانی تری غێری یەکێتی و پارتی کە مەفروزە بە سیاست و بە قانون گۆڕانکاریەکان دروست بکەن ڕێپێدرا و دابن و ئەوە پێوترێ ئینقلاب لەسەر مەنزومەی حکومڕانی یعنی کودەتایە ئەوە لەبەر ئەوە بۆیە خەڵک ئەڵێ مەسەن بۆچی دیار نییە گۆڕانکاریەکان لەبەرەوە دیار نییە لەبەرەوەی حکومکردن بە حکمی هێزە نەک بە قانون باشە دکتۆر ئەگەر حکمی هێز بێ کەواتە هەڵبژاردن و پەرلەمان و دیموکراسی و قسەیکی جوانە ئەوە ئیتر ململانەیە لە نێوان ئێمە و تەنانەت کەسە باشەکانی ناوێکێتی و پارتیش کە لەبەرەی ئەوەین کە ژیانی مەدەنی و حکومڕانی قانون و سیستم بێتەکایەوە بەرامبەر بەوانەی کە پشتیوانی لەوەکەن کە بە چەک و بەهێز حکومکەن ئەوە ئیتر دوو هینە دوو جەمسەر ململانەیە ئێمە لە ململانەیەین بەڕاستی ئێمە لە ململانەیەین بۆیە باسیێوانشم کرد چونکە دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی ئەو تاوانەکەن نەک هەموو یەکێتی و پارتی بۆیە وتم کەسە باشەکان هەن بۆیە دوو بەرەیە بەرەیەکیان خەباتەکە بۆ شێوازی مەدەنی لە حکومڕانیە و حکمی قانون و سیستم و خزمەت گوزاریەکان و ماف و ئازادیەکان بەرەیەکی تریشیان بەرەی تر کە بەردەسەڵاتدارەکەیە کارەکە بۆ پەکخستنی پەرلەمان بۆ ناسەروەری یاسا بۆ ناشەفافیت بۆ شاردنەوەی داهات بۆ ئەوانە بۆیە دوو بەرێ و ململانەیە بەڵام ئەمە دڵنیاین لەوەی لە کۆتاییە هەر ئێمە ئەیبینەوە بۆ لەبەرەوەی کە یاساکانی ژیان وایە کانسەر و شێرپەنجە سەری ساحەبی خۆی ئەخوا و گەندەڵی بەڵێ دەرەجە چواریشە
دەرەجە چوار بەڵێ واتە دەرەجە چوار بە زووی کۆتایی پێ ئەخیرەکەیەتی بە معنای دەرمانی نەبێ ئێستا پەلەقاژەی مەرگەکە بۆ لەبەرەوەی دەسەڵاتی نەوت و ئەمن و ئاسایش و ئابووری و بوجە و موچە و ئەوانەی هەموو لێسەنراوەتەوە و بۆیە تەوتین و چی ئەوانش هەمووی پەکەخا دوای ئەخا جێبەجێ ناکە چونکە زانێ ئەمانە لە دەستی نەماون کە بوجە و هێز و ئەمن و ئاسایشی لە دەستان نەمابێ کەواتە خەڵکی تر بۆ ڕەخنیان لێ بگرێ ئەی سەب مەسەلەن هێزە مەدەنیەکە لەکوێن ئەگەرەوانەوەندە لە پراوێزان لەبەرەوەی هێرەوان حکومت پێکەین لەبەرەوەی هێشتا تەسلیم نەبوون بە تەواوەتی بۆن منە تەوتین ناکە بۆ نمونە داهاتی ناوخۆ بەشیەکەن یەکێتی و پارتی یعنی و حەز دەکەن تەسلیم بن بە بەغدا نە ئێماڵین دەستور ئێمە نە دیفاع لە بەغاکەین نە ئێمە دژی گەندەڵین و هەموو شتێکین لە پێنای ئەوەی کە موچەی موچە خۆران و ماف و ئازادەکان بۆ گەلی خۆمان دەستە بەرکەین لەبەر ئەوەی کە پێویستە دەستورە کە ئەبێ جێگیر بێ و جێبەجێ بکرێ هەرێمی دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان دەستوری عێراق جێبەجێ ناکا و ماتەڵی تیاکە تا ئەم لەحزەیە عێراقیش دەستور جێبەجێ ناکە بۆیە هەردوو لا تاوانبار هەردوو لا تاوانبارن و ئێمە خەباتمان بۆ دەستورە چ بەغدا کەم کوردی تیابکە یان هەرێمی کوردستان باشە دکتۆر شاسوار عەبدوڵاحی لەسەر ڕۆژی ڕابردووە ڕووی ڕەخنەکانی لە ئەو بەرەیە بوو کە بەرەی ئۆپۆزیسیۆنن و بەدەر لێکێتی پارتی دەڵێ وەرن با کۆبینەوە ئەو من 15 کورسێکی خۆمتان تەسلیمەکەم ئێوە یەکێک هەڵبژێرن لە دەرەوەی پارتی بە تایبەت دەڵێ ئێمە ئامادەین ئەمە بکەین بەنی بۆ ناچن بە پیر بانگوازەکەیەوە وڵی جارێ و بانگوازەکەی ینی لە ناو سیارە و لە بەلایڤی ڕاستەوخۆیانی خۆ دەزانی لە دیبلۆماسیەتی سیاسیە ینی پێویستە کۆبوونەوە و مفاتەحە و جەلسەی ڕسمی و ینی پرۆتۆکۆلی خۆی هەیە بۆی کە قەناعەت بە هاوڕێکان بکەی بە هاوسەفەرەکانت بکەی کە بە ئۆپۆزیسیۆن بکەی بەوەی کە پێکەوە ئەوە ئاوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتاوە هەمیشە دروستکردنی بەرەی ئۆپۆزیسیۆن و تەنسیق و هەمانگی لەناو ئۆپۆزیسیۆنە استراتیژ و ئەولویاتی کارمان بووە بۆ لەبەرەوەی کە پێویستە ئۆپۆزیسیۆن بەهێز بکرێ و بەدیل بێ بۆ حکومڕانی شکست خواردووی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی ئەم بەهێزبوونی ئۆپۆزیسیۆنە بەم شێوەیە ناکرێت کە ئەو تەرحە کە ئێمە پێمان وایە ناواقعیە کە بۆ نمونەی یەکێتی نیشتیمانی کوردستان کاوەڵە دەرەوەی پارتیانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەگرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی داوای ئەوەی نەکردووە بەڵام کاک شاسوارێت ئەوەی بۆ داوا ئەکاڵێ بە هەر کەسێک بێ وەکو ڕێزوزە هەر کەسێک بێ ینی یەکێتی نیشتیمانی کوردستانیش 23 کورسی هەیە ئەوی ژەڵێ با لە من بێ سەرۆکوەزیران ئایا ئێمە دەنگ بین بە هەمان یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن ینی بۆ لەبەر ئەو ڕابردووەی کە 39 ساڵە بینین هۆکار و بۆیە تەرحەکان نەکوڵاوە ناواقعیە ناپێکرێ بۆیە شکستی هێنا ئەینا بەرەی ئۆپۆزیسیۆن ئێمە هەمیشە بەهێزمان کردووە و هەمیشە لە پەرلەمان و لە دەری پەرلەمان و لە شەقام و لە خەباتی مەدەنی پێکەوە بووین و پێکەوەش ئەبین لەگەڵنەوەی نوێژا بە هەمان شێوە تەعاون و تەنسیق و پێکەوە کارکردنی تاوەتاوەمان هەیە و ئەبێ ئاوا بێ لە دیدی ئێمەوە ئەبێ ئاوا بێ ئەبێ پێکەوە بەهێز بین پێکەوە و پشتیوانی خەڵکیشمان بۆ زیاتر بێ بە تایبەتی ئێمە بەرەو هەڵبژاردننی مەجلیسی نوابێ عێراق ڕۆین پەرلەمانی عێراق ڕۆین کە مانگی دەمەفرۆزە بکرێ زۆر پێویستە خەڵک پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن بکە چونکە ئومێدێک هەبێ بەڕاستی لە ڕێی ئۆپۆزیسیۆنەوەیە نەک لە ڕێ ئەوەی کە یعنی ساڵانی ڕابردوو سلمانیان کە شکستیان خواردو و ناتوان دەسەڵاتدارەتی سەرکەوتوو بکەن باشە دکتۆر کەواتە شتێکە دوێت دەڵێ نەوەی نوێ شاسوار عەبدوڵاحید بەڕێش کاک شاسوار عەبدوڵاحید ئەم داوایە بۆ یەکێتیەکە بۆچی نا ئەڵێم یەکێتی داوای نەکردووە خۆی داوای نەکردووە ئەو داوای بۆیە غەریبە ینی غەریبە مەفروزە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەهاتایە پێشەوە و بیوتایە ئەوە من هاتوومەتە سەر ڕێبازی دژە گەندەڵی و حکومڕانی دروست و لەبەرەی چاکسازی و ئیسلاحان بە جددی و بەکردار بەڵام کە ئەو تەرحەی نەکردووە کە با ئەو بەرەیە دروستکەین خەڵکی تر بۆی غەریب نییە خەڵکی تر بۆی داوا بکە
بۆیە غەریبە بەلامانەوە. دکتۆر لە پەرلەمانی کوردستانە خۆی تر دەڕۆژی تر بێ مانگێکی تر بێ دوانی تر بێ دوجارە کەسێک ڕادەسپێرێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزارەتەکان ئێوە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەنگی پێ نادەن بەکێ بەو کەسەی کە ڕادەسپێردێ؟ نەخێر ئێمە دەنگ نادەین بە هەر زوو ڕامانگان کە ئێمە ئۆپۆزیسیۆنین دەنگ نادەین بە سەرۆکایەتی پەرلەمانیش لەبەرەوەی کە بە یەک پاکیشی ئەزانین پاکێجی ئەزانین کە سەرۆکایەتی پەرلەمان و ئەمین و ئەوەش بێ سەر بە یەکێتی و پارتی بێ سەر بە مەنزومەی یەکێتی و پارتی بێ سەر بە دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی بێ بێگومان دەنگی نادەینێ بۆ لەبەرەوەی کە لە لای ئێمە 30 ساڵی ڕابردوو شکست و فەشەل و گەندەڵی هێناوەتەکایەوە ئێمە ناتوانین متمانی ڕازی بن لە دەسەڵاتدارەتیە نەخێر لە وەزارەتەکان لە دەسەڵاتدارەتی واتە ئەوەی کە صاحب قەرارە صاحب قەرار تا ئێستا 36 معاشی موچەخۆری هەرێمی کوردستانی خواردووە صاحب قەرار داهاتی شاردوتەوە صاحب قەرار ماف و ئازادیەکانی پێشێل کردووە صاحب قەرار میلەتێکی تووشی نەخۆشی دەرونی کردووە لەبەرەوە ئێمە بە هەموو شێوەیەک دژی و بەرامبەریان ئەوەسینەوە لەبەرەوەی کە ئەمانوێ ڕۆژێکی نوێ بێتەکایەوە و بەدیل بۆ ئەم دەسەڵاتدارەتی فاشی لەبێت. زەخر لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان نییە کە بچێتە کابینەی دێمی حکوومەت هەرێمی کوردستانەوە لەلایەن وڵاتانی زۆر داوامان لێ ئەکرێ زۆر داوامان لێ ئەکرێ و زۆریش داوامان لێ کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و عروضی زۆر مغریش خراوەتە بەردەستمان. یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بەخوا ڕقەمێکی گەورەیە لەم هەرێمی کوردستانە و کاریگەرە بەڵام ئێمە هەرزوو ڕامانگەیان کە ئێمە ئۆپۆزیسیۆنین بۆ ئۆپۆزیسیۆنی لەبەرەوەی سەنگەری بەرگریکردن لە مافی ستەملێکراوانی هەرێمی کوردستانمان لە پیرۆسترە وەک لە پلە و پۆست و پایە و ئەم وەزارەت و ئەو وەزارەت بە تایبەتی لە حکوومەتێکا کە پێمان وایە کە بنەماکانی هەڵتەشیوە لەبەرەوەی حکمی هێزە نەک حکمی قانون. پێشتر بەشدار بوون لە حکوومەتدا دکتۆر؟ بەڵێ هەر بەونیەتەی کە بەڵکو بتوانین لە حکوومەتەوە بتوانین بەدەسەڵاتی حکوومەت بەکاربێنین بۆ چاکسازی لە پێناوی خەڵکە بەڵام کە چوین و حکوومەت لەوێ بۆمان سەلما کە ئەم دەسەڵاتە ڕێنادا بەوەی کە کەسانێک چاکسازی بکەن و دەسەڵاتەکەشی ڕێگری لەو دەسەڵاتش ئەکاکە بۆ نە پەرلەمانی پەکخست یعنی دوو دانە ساڵ لە دەرەوەی حکوومەتتان دەزانی مەسەلەن ئەم حکوومەتی یەکێتی و پارتی ئەو هەیە؟ یەکگرتووی ئیسلامی کوردستان هەموو ڕێگاکانی گرتوۆتە بەر بۆەوەی کە چاکسازی بکات لە پێناوی خەڵکە و چوونیشی لە قۆناغێکی ڕابردووی کۆنا بۆ ناو حکوومەت هەر لەو پێناوەیە بوو بەڵام ئەوە تا بۆیە ئێستش گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەمانە چاک نابن ئەمانە چاک نابن مەنزوم و پێکهاتەکەیان گەندەڵی ناو کوڕەکەی خواردووە لەبەرەوە چاک نابێ کە چاک نابێ پێویستی بە بەدیلە بەدیلەکەش بەڕاستی ئەبێ ئۆپۆزیسیۆن بێ و بۆیە ئەبێ خەڵک پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن چاک نابێ هەر چاک نابێ ئەوان چاک نابن چۆن چاکە بێ کاتێک کە بەرژەوەندی 30 ساڵە بەرژەوەندی شخصی خۆی زاڵ کردووە بەسەر بەرژەوەندی میلەت ئەتوێتەوە لە بەرچاویە بەڵام خۆی لە ڤێلا و لە ناو ملیارات دۆلارەکانی ئەژی لەبەرەوە نەخێر چاک نابێ و لەم لاوە ئۆپۆزیسیۆن ئەبێ بەهێز بێ و ببێتە بەدیل و خەڵکی پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن بکە بۆ ئەو بەدیلەی کە خەڵک ئەوێ. باشە دکتۆر لە ڕابردوو تا ئۆپۆزیسیۆنێکی زۆر بەهێز بوو هەم یەکگرتووی ئیسلامی کوردستان هەم بزوتنەوەی گۆڕان ژمارەیەکی زۆر بوون لە نێو پەرلەمانی کوردستانەوە دەنگێکی دلێر و ئەجواکە ئەجوایەکی ئۆپۆزیسیۆنی بوو بەڵام ئێستا تا ڕادێگەم دەنگە هەست پێ دەکرێت دەنگێکی لاوااسترە. خۆی مەسەلە ئەوە نییە بڵێ لاوااستر بێ وەکو عەرزم کردی کە حکم انقلابی بەسەرکرا و بوو بە حکمی هێز نەک قانون ئەو کاتە هەموو ئۆپۆزیسیۆن و ئەوانەی کە ممارەسەی سیاسیەکەن بۆی کە فشار بکەن و دەساودەستی دەسەڵات بکەن و گۆڕانکاری لە منزومەی سیاسیا بێتە پێشەوە و حکوومەت و حکومڕانی دروست بێتەکایەوە پەکی ئەەکەی بۆ چونکە حکمی هێز ئەوەیە کارەساتەکەی بۆیە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پێوترێ مامەڵەی سیاسی یا خەباتی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆ لاواز بووە لە بەروی حکمی هێزە نەک قانون حکمی قانون بێ ئەو کاتە تۆ ڕێزوزەرا بانەکەی بەدەسەڵاتی پەرلەمان کە بە قانون باشە محاسبەیەکەی جێگرەکەی محاسبەیەکەی
بەڵگەکانی دۆکیۆمنتی گەندەڵی ئەیتەوە بڕوایە ئەو بێ هەر دەسەڵاتدار و وەزیر و هەر کەسێکی تر بێ محاسبەیەکەی متمانەی لێسەنیتەوە سزای ئەدەی دادگایی ئەەکەی بەڵام کە حکمی قانون نەبوو حکمی هێز بوو هاوکو ئەیبین ئێستا هەموو ئەوانە پەک خراوە بۆ ئەوەی کە هێزی لە پشتە ئەو دکتۆر کە بە بڕای ئێوە ئەم حکمی هێزە کەواتە داواکردنی هەر حکومەتێک لە مواقعی ئێستادا بەدەر لە یەکێتی و پارتی داوایکی ڕەوا و واقعیە بەڵێ واقعیە لەبەرەوەی ئەو ململانەیە کە باسم کرد لە نێوان دووبەرەکەیە بەرەیەکیان کە ئێمە و چاکسازی خوازەکانی ئەم هەرێمی کوردستانە پێکەوە داوای ئەەکەین کە حکم بێ بە حکمی قانون حکمی مؤسسات پەرلەمان کارەوەیەکە ئەڵێ بابۆن من باسی یەکگرتووی ئیسلامی کوردستانەکەم باشە ئەوە خەباتی ئێمەیە لە بەرامبەر کێ لە بەرامبەر ئەوانەی کە یانەیە بە حکمی هێز دەسەڵات بسەپێن بەسەر خەڵکەوە بیچەوسێنەوە و ئەم ڕۆژە دروستکەن کە ئەم دۆخە کارەسات باوێ لەم هەرێمی کوردستان هێناوەتە دی باشە دکتۆر تۆ زۆرجار لە ڕێی ڕقم و ژمارە و حساب و کتابەوە دەتوێت باز لە کێشەکانی هەرێم و بەغدا بکەی و باز لەوە دەکەی کە هەرێم غەدر لە موچەخۆرانی خۆی دەکا و موچەیان نادات موچەکەیان نەخوا موچەکەیانە بە ینی کەمتر باز لە بەغدا دەکرێت پێ دوایە کێشەکان زیاتر هەرێم لی بەرپرسیارە یان دووجەم سەرەیە واتە بەغداش بەرپرسیارە و دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستانیش بەرپرسیارە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان تەنها لایەن بووین کە تەنها حیزبی سیاسی بووین کە سکاڵامان تۆمار کرد لە محکەمەی فیدراڵی عێراق بەرامبەر بەوەی کە سکاڵاکە بەرامبەر بە حکومەتی فیدراڵی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان بوو بەوەی کە موچە دابین ناکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیەوە و موچەش ئەخۆن یعنی ئاوا بۆ سکاڵاکە نەسەکەی بۆ شێوەیە لە هەردوولا یعنی سکاڵاکەمان لە هەردوولا کردووە لە هەردوولا و ئەوە بۆ محکەمەی فیدراڵی بڕیاریدا بەوەی کە پێویستە حکومەتی عێراق موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین کاوکو هەر موچەخۆرێکی تر و ئەم خانشینەی کە هاوتاکرا هەر دەرەنجامی ئەو سکاڵایە بوو و تەنانەت تەعینات و دامەزراندن و هەموو منزومەی دارایی و هەموو منزومەی لیستی موچە یەک ئەخرێتەوە لەسەر دەرەنجامی ئەو سکاڵایە بۆیە ئێمە ئەوە نییە بڵێ وڵا لایەک زاڵەکەی بەسەر لایەکە نەخێر ئێمە هەردوولا بە مقصر ئەزانین لەم ڕۆ و بۆیە سکاڵاکەشمان بەرامبەر بە هەردوولا بوو و بردیشمانەوە لە محکەمە و ئەوەش تۆمار کرا بۆ مێژووکە هەتایە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەگەر ئەم مماتەڵە و پەکخستنە نەبێت لەلایەن دەسەڵاتدارەتی کاربارەکە هەرێمی کوردستان تەوتوینی ژێتە دی هەموو موچەخۆرە لە بانقی ڕسمیەوە موچەی بۆ دێ خاننشینش هاوتا ئەکرێ تەعیناتیش دەست پێکاتەوە گرێبەستەکانیش بە هەمیشەی ئەکرێن واتە یاسا و قانون سیستمی دارایی چی لە عێراقا جێبەجێەکرێ ئاواش لە هەرێمی کوردستان کە ئەوەش ئومێدە ئەوەش ئومێد بەخشە و ڕۆژێکی نوێیە کە لەم حاڵەتە کارەسات باوێ بیتە سەر بەس لە تەوتین کرد لەگەڵ تەوتیندان بێگومان هەوڵیشتان بۆ داوەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پێتان وایە چارەسەری کێشەی موچاکە حکوومەت هەرێمی کوردستان دەڵێ و تەوتینەی کە ئەوان داوای دەکەن ئەمە لەشانەوەی حکوومەت هێرێمە ئێمە هەرێمێکی فیدراالیدان پێدەنراوین لە دەستوردا چۆن نەبێ بەغدا موچە بدا بە فەرمانبەرەکان ئەی ئێمە ئیشمان چییە؟ ئەگەر ژیر لی تێبگەن و بیری لێ بکەنەوە باش بۆیان دەرەکەوێت کە موچەخۆری تۆ هەر کەسێک زەمانەتی موچەکەی بکە واتە زەمانەتی بژێوی موچەخۆرەکەی لای تۆ بکە بە حقوق و بە امتیازاتی قانونی تەواوە ئەوە لە ساڵحی کێ ئەوە لە ساڵحی تۆی دەسەڵاتدارە چونکە دەسەڵات پەیوەندی بە موچەوە نییە دەسەڵات حکمی قانون ئیدارە بەڕێوەبردن سوڵتەیە وە بەڵام کاتێک کە تۆ موچەخۆرەکەت زەمانەتی ئەمانی هیچی بۆ نەکراوە لەسەر دەستی خۆت هاتووی ڕێگریەکی لەوەی کە بەغدا بە زیادەوە حقوق و دارایی و بوجە و موچەت بۆ دابین کە ئەشڵی زەرەرمە نەخێر ئەڵێ داهاتی ناوخۆم بەرێ وەکوێت دۆلارێ بێ بەغا $3 باتێ زەرەرتە ڕقەمەکان واڵێ بەغدامە لەگەڵ چاوی کاڵ هەرێمی کوردستان دەکا یانەویش مەرامی خۆی هەیە دەیەوێت لە ڕووی سیاسیەوە تۆ تەحجیم بکە ئایا لە ڕێی موچەوە لە ڕووی سیاسیەوە تۆ تەحجیمەکری وەکو هەرێمی کوردستان ئەگەر تۆ دەسەڵاتدارێکی دادپەروەربی
و حکمڕانیشی دروست بی لەم هەرێمی کوردستانە و موچەت زەمانەت کردبێ بوجەت زەمانەت کردبێ بۆ خەڵکی خۆت ئایا کەس ئەتوانێت تەدەخلی سیاسی کەس ئەتوانێت هیدی سیاسیت لێ بکە ناتوانێت بۆ لەبەرەوەی تۆ ئەسڵەن ئەوەی کە پێویستە کردوتە ئێستا ئەبێ دەسەڵاتدارەتی کاربەرەکەری هەرێمی کوردستان ئەبێ مەمنون بێ بۆ لەبەرەوەی کە موچەی بۆ زەمانەتەکرێ بوجەی بۆ زەمانەتەکرێ بەڵام لەبەرەوەی چەند ملیۆن دۆلارێک ماگانە گل بنەوە بۆ خۆیانی کێتی و پارتی تەوتین ناکەن نیوەی داهاتی ناوخۆ تەسلیم ناکەن داهاتی ناوخۆ تەسلیم ناکەن قاچاقچێتی نەوتەکەن چیەکەن کە ئەمانە هەمووی بەرژەوەندی گەل نین ئەمانە هەمووی بەرژەوەندی چەندە سە تاقمێکن دکتۆر دواپرسیارم پەرلەمانی کوردستان وەکو دەزانین ینی پەکراوە دانانیشێ کۆنابێتەوە ئێوە ژۆ کۆپۆسیۆن لەو دوورۆ چاوەڕێکن تا یەکێتی پارتی دەڵێن لەڵە بەدانیشی لەبەرەوەی هێزیان داناوە بۆ ڕێگریکردن لە کارابوونی پەرلەمان یانستا تۆگەن تۆ ئەندامێکی پەرلەمان کە بیوێ بچێتە سەرۆکی بەتەمەنی پەرلەمان سەرۆکی بەتەمەنی پەرلەمان داوای کۆبوونەوەی پەرلەمانی کرد لە دیوانی پەرلەمانی کوردستانەوە ڕێگریان لێکردبەوەی کە نابێ ئەو کۆبوونەوەی بکرێت کە دیوان مۆزەفە لە پەرلەمانیان زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ جۆدە دەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بە ئامادەبوون سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەکەمان سپاس دەکەم خۆشەویستان شوێکی کورت و دێنەوە خزمەتان